کۆتایی خولێکی پزیشکیە لە ژێر ناوی ئەو دەستەواژە گرنگانەی کە پێویستن لە بواری پزیشکیدا بزانرێن بۆ ژمارەیەک لە دەرچووی بەشە پزیشکیەکان لە زانکۆ و پەیمانگاکاندا. وەکو دەزانین دوو بەشی شیکاری و پەرستاری لە تەقتەق کراوەتەوە پەیمانگا خوێنکار و دەرچووی ئەو بەشانەمان زۆرە بۆیە بە پێویستمان زانی خولێکی پزیشکیان بۆ بکەینەوە تاکو ئەوانی سوود بین بە هیوای سەرکەوتن بۆ ئەو خوێنکارانەوە هەروەها لە خولەکانمان بەردەوام دەبین و چەندین خولی تریشیان بۆ دەکەینەوە لە داهاتوودا. ئەو منهەجەی کە ئێمە لە ماوەی ئەو دوو هەفتەیە وتمانەوە تەنها لە کۆلێژی پزیشکی دەخوێندرێ. ئێمەش من وەکو خۆم و کە محەممەد توانیمان لە ماوەی دوو هەفتەیە بیگەێنین بە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی تەقتەق و لە هەردوو بەشی پەرستاری و شیکاری و هەروە بەشی تریشی تێدا بوو. جگەلەوەش دەرچوومان زۆر لەگەڵ بوو. بە هیوام توانی بێتمان ئامانجمان بپێکین و ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکدا خولێکی تریشمان بەڕێگاوەیە و ئەگەر پاپشتیمان بکەین. بەشداربووانی خولەکە دەخوازن خولی هاوشێوە بەردەوامی هەبێت بۆ بەرزکردنەوەی تواناکانیان و بەدەسێنانی زانیاری زیاتر. خولێکی زۆر باش بوو ئێمە دەرچوانی پەیمانگا و زانکۆکان بەڕاستی خولێکی زۆر باش بوو. دەستخۆشی لە دکتۆر سەرباز و دکتۆر محەممەد دەکەین کە سوودێکی زۆرمان دەبین و هیوادارین بەردەوام بن و بۆ پەرەپێدان بۆ ئێمە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان. بە حکومی ئەوەی ماوەیەکی زۆر لە خوێندندا بڕاوین کردنەوەی خولی لەم شێوەیە زۆر سوودی هەیە و ئیشەڵڵا خولی باشتریشی بەدواوە بێ لەبەرەوەی پەیمانگایەکی پزیشکی لە ناحیەکەدا هەیە و بوونی خولی لەم شێوەیە بێگومان سوودی زۆرێ بێ بۆ خوێندکاران. خولەکە لەلایەن نوێنەرایەتی ڕێکخراوە دیموکراتیەکانی تەقتەق کرابۆ و ماوەی دوو هەفتە بەردەوام بوو. زیاتر لە 70 تەندروستکار بەشداریان تێدا کردبوو. لەو ژمارەش 50 بەشدار بوو بڕوانامەی بەشداریکردنیان پێبەخشرا. ئامان جومعە گەلی کوردستان نەحیەی تەقتەق.